لیژنەیەکی هەڵسەنگاندنی پەروەردەن دەچنە یەکێک لە خوێندنگەکان بە مەبەستی هەڵسەنگاندنی خوێندنگەکە لە چەندین بواردا. ئەو لیژنەیە هەڵسەنگاندن بۆ بینای خوێندنگەکە و پەیوەندی بەڕێوەبەر و مامۆستایان و خوێندکاران دەکەن و چاودێری شێوازی وانەوتنەوەی مامۆستایان و هەڵواسینی بابەتە پەروەردەیەکان دەکەن بە دیواری خوێندنگەکانەوە و دەچنە فرۆشگای خوێندنگەکانەوە و لا نرخ و کوالەتی خۆراکەکان دەکۆڵنەوە. لیژنەکە گرنگی بە ئاوی پاک و تەنکی سەربانی خوێندنگەکانیش دەدەن و چاودێری دەکەن. ئێمە دین سەیری باڵەخانەکە جارێت ئەکەین مەسەلەن بزانین ئایا باڵەخانە کۆمەڵێک ستاندار هەیە تایبەتە بە باڵەخانە مەسەلەن وەکو مەسەلەن ڕازاندنەوەی باڵەخانەکە ڕازاندنەوەکەی چۆن مەسەلەن خوانەخواستە خراپی کارەبا هەبوو یاخود درزیەکە بێ یا شتێکە بۆ یا تەنچی ئاوی هەبێ یا دەبلیوسیەکانی مەسەلەی بە کوردی پاک و خاوێنەکەی ناوی بە دەرەجەی یەکەم ئەوجا دووەمیشین بە ڕازاندنەوەیەکی جوان و ڕێک و پێک. بەڕێوەبەری خوێندنگەیەکیش دەڵێت کاری لیژنەکان زۆر باشە بۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندنگەکان، بەڵام کارکردن لە خاڵە لاوازەکانیش لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە گرنگە بۆ چاکردنی کەم و کورتیەکان. شتێک کە ئێمە گلەیمان لێ هەیە ئەوەیە کە وەزارەتی پەروەردە دەستکراوەی نەکردوون، ئەمان دەسەڵاتیان نییە هیچ کەم و کوڕێکی قوتابخانە بۆ ئێمە پڕ بکەنەوە لە کاتێکا کە ئەنووسن ئەم کەم و کوڕیەی هەیە، بەڵام هەر تەنها نووسینە بە هیچ شێوەیەک بۆ نمونە قوتابخانەیەکی وەکو ئێمە ئەوە 7 بۆ 8 ساڵە کارگوزارمان نییە لە کاتێکا داوای پاکوخاوێنیمان لێکرێ بە هیچ شێوەیەک مەسەلەن بینای قوتابخانە هەرچەندێک کە هەوڵ بەی پارەیەک مەوریدێک نییە سەرفیکەن بۆ ئاوادانکردنەوەی سەرپەرشتیاری پەروەردەی یەکەم لە پەروەردەی ڕۆژئاوا دڵنیایی دەداتە بەڕێوەبەری خوێندنگەکان بۆ ئەوەی کە هەر هەڵسەنگاندنێک کە بۆ خوێندنگەکەیان دەکرێت دەبرێتە لای وەزارەتی پەروەردە بە مەبەستی چاکردنی کەم و کورتیەکان. دڵنیایی دەدەینە بەڕێز بەڕێوەبەری قوتابخانەکان و دڵنیایی دەدەنە سەرپرشتیاران، دڵنیان دەدەنە وەزارەتی پەروەردە کە ئێمە هەموو یەکەین بە ڕاپۆرتێکی گژیر و ڕۆژانەش ئەو هەڵسەنگانە لە ڕێگەی کۆبووەوە ساتی ئیرسالکردنی دەگاتە وەزارەت و هەتا ئاگاتە خودی بەڕێز وەزیری پەروەردە و دەگاتە لیژنەی باڵای سەرپرشتیکردنی ئەم پرۆژێ. بۆیە من بە قەنەعەتی من پرۆژێ باشی ئەبینین، بەڵام بێکەم و کورتیش نییە. کاری لیژنەکە لە چوارچێوەی پرۆژەیەکدایە کە بۆ بنیاتنانی تواناکان دانراوە. لیژنەکە بۆ هەر هەڵسەنگاندنێک نمرە دادەنێت و لەسەر 4 ئاست دابەشی دەکات و هەر خوێندنگەیەک نمرەی 4 بهێنێت ئەوە بەپێی ستاندارد زۆر باشە و هەر خوێندنگەیەکیش نمرەی 1 بهێنێت ئەوە پێویستی با گۆڕانکاری بنچینەی هەیە بۆ باشکردنی ئاستی پەروەردەی و زانست و مرۆیی و بینای خوێندنگەکەی. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.